بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکتان دەزانن وەلا هەواڵەکانیشدا هاتبوو دۆخی عێراق لە لێواری داڕمان یاخود لە لێواری بەریەککەوتن و شەڕی چەکداریدا کەس نازانێت ئێستا دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت بە تەواوی هەر سێ سەرۆکایەتێکە ئیفلیج بوون بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و هەڵوێستەکردن لەسەر دۆخی عێراق میوانێکمان هەیە زۆر بەڕێز غانم عابد شارەزای سیاسی کە ڕاستە و خۆر لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە بەڕێز عابد شەوتان باش بەخێر بێن زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان دەم گەشتەی هەواڵەکان بۆ خۆش دەزانی وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو چوارچێوەی هەماهەنگی دەڵێن 180 واژۆیان کۆ کردوتەوە بۆ دانیشتنی پەرلەمان سەدریش بە هەموو شێوێک دەرگاکانی بەڕووی چوارچێوەی هەماهەنگیدا داخستووە هەر سێ سەرۆکایەتێکەش ئیفلیج بوون باشترین چارەسەر بۆ ئەم دۆخەی عێراق چییە و دۆخی عێراق بەرەو کوێ؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ میێوانداریە من قسە لەسەر مەترسیەکان دەکەین کە چۆن دەستیان پێکرد یاخود ئەو مەترسیانی کە هەن ئێستا لەسەر عێراقدا ئەم هەفتەیە سێ ڕووداوی گرنگ ڕوودەدەن کە ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێت ململانەی سیاسی کە هەیە هەروەها کۆتایی هاتنی گفتوگۆی دانوستان ئاتۆمیەکانی ئێران لە نێوان ئێران و ئەمریکا و وڵاتانی زیل هێز لە ڕۆژی 29 مانگدا ئەو کاتە جنێت پلاسخارت کۆمونەوەشی لەگەڵ بەڕێز سەدر دەبێت لە هەمان کاتدا ئەو کاتە دادگای فیدرالی بڕیان لەسەر بابەتی هەڵوەشاردنەوەی پەرلەمانی عێراق دەدات و ئایا دۆخەکە چی بەسەردێت بۆ ئەوەی کەوا هەڵبژاردننی پێشوەختە هەڵبژاردێکی لێ بڕێ بچێت پێم وایە بۆ گەڕانەوە بۆ دواوە نییە بابەتەکە لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی دەبێت لایەنێک بەسەر لایەنێکی دیکەدا سەر بکەوێت ئەوەی کە پێم وایە دەبینم ئەمە ئەگەرێکی دیکە هەیە کە ڕەنگە بەداخێکی زۆرەوە ڕەنگە بابەتەکە بگاتە پێکدادان بگاتە ئاستی پێکدادان چونکە ڕەوتی سەدەرچە هەنگاوێکی دیکە لە هەفتەی داهاتوو دەگرێتە بەر هەنگاوەکان چین ڕەنگە دوای عاشورا هەنگاوەکان بگرێتە بەر ئەو کاتەشم دادگای فیدرالی بڕیاری خۆی بدات تایبەت بە هەڵوەشاردنەوەی پەرلەمانی عێراقدا ئەوش بریتیە لە بابەتی چوون بەرەو کێڵگە نەوتیەکان و ڕێگریکردن لە هەناردەی نەوت و لە بەسڕە و لە ناوچەکانی دیکەەوە و مانگرتن لە بەردەم کۆشکی سەرۆکایەتی کۆمار و لە بەردەم دەسەڵاتی سێم لە عێراقدا ئەمە بە دووری نازانم کە ئەمە ڕوودە جارێکی دیکە گەڕانەوە بۆچی بۆ چواردۆ جارێکی دیکە خۆپشاندا لە بەردەم دەسەڵاتی دادوەری ئێستا سێ دەسەڵات ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی نوێنەران سەرۆکایەتی کۆمار ئەو کاتە پۆکو پەخرا و مامەڵە دەکرێن ئێمە حکوومەتمانیە ئەوەی کە هەیە حکوومەت بەڕێکەرە بەرز عابد ئێوە ئاماژەتان بە زۆر شتی مەترسیداردا با بێمە سەر مەسلەی دادگای فیدرالی خۆشتان گوتان لە 30 مانگ کۆب دەبنەوە بۆ بڕیاردان لە سەر هەڵوەشاندنەوەی پەرلەمان یاخودنا با هەردوو ئەگەرەکە لەبەر چاو بگرین لە ئەگەر و لە نەگەری بڕیارەکانی دادگا هەڵوەشاندنەوە هەڵنەوەشاندنەوە دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت ئەو کات پێم وایە کەەوە قۆناغێکی دیکە لە ئاڵۆزیەکان دەست پێ دەکات لەلایەن ڕەوتی سەدرەوە نەک تەنها لە باکدای پایتەختەوە بەڵکول و ناوچەکانی دیکە و پارێزگەکانی فڕاتی ناوەڕاست دەگرێتەوە لە باشووریش لە هەمان شێوە لە یەک کاتدا هەندێک لایانی میلیشایی دانەوێتکەوە مووسڵ و پارێزگەکانی دیکەش لەم بابەتە تێوە بگلێنن چونکە پێیان وایە پارێزگای نینەوە دژی سەدرا لە هەمان کاتدا بۆیە ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوەی کەەوە خۆپشاندانێکی گەورە بکرێت کە تەواوی میلیشیاکان گروپە چەکدارەکان لە حەجی شعبی و لە هۆزەکان بەشدار بن لەم خۆپشاندانایە ئەمە کاری بۆ دەکرێت ئەمە خۆپشاندانێک بێت لە بەرتەڵە بێت یاخود لە بازاری نەبیونس بێت لە مووسڵدا ئەمە ئێستا کاری بۆ دەکرێت ئەو کاتە کێشەکە لە بەغداوە بۆ تەواوی پارێزگاکانی دیکەی عێراق دەگوازرێتەوە ئێمە لە بەردەم سیناریۆی خراپداین نەک تەنها لەلایەن سەدرەوە ئەگەر پێچاوانە بکەینەوە ئەگەر هاتوو پرسیارەکە پێچاوانە بکەیە ئایا ئەگەر دادگای فیدرالی ڕازی بوو لەسەر هەڵوەشاردنەوەی پەرلەمان ئایا چی ڕوودەدا ئەو کاتە چوارچەوەی هەماهەنگی گرژی و ئاڵۆزی دەست پێ دەکات ئەو کاتە تەنها لە بەغدا نابێت بەڵکو تەواوی پارێزگاکانی عێراق دەگرێتەوە بە تایبەت پارێزگاکان ئەو پارێزگانی کە داعش پێش کۆنتڕۆڵی کردبوون زۆر باشە بەڕێز عابد بۆ خۆ دەزانی حەشدی شعبی چەکدارن هەروەها سەدر زیاد لە 10,000 چەکداری هەیە لە سەرای سەلام بێژگەلەوە عەشایری عێراق هەر هەمووی چەکدارە ئەگەر هاتوو پێکدادان دروست بوو لە نێوان ئەم هەموو لایەنە چەکدارە پێدوانیە لەم حاڵەتەدا جارێککە بۆ
کۆنتترۆلکردنی دۆخەکە عێراق بخرێتەوە ژێر بەندی حوتی نەتەوە یەکگرتوەکان ئەمە مەحاڵە کۆنتترۆل بکرێت دۆخەکە ئەم جۆرە خۆپشاندانە ملیانە ئەگەر چی وەها کرد گۆڕا بۆ پێکدادان چووکە ئەو کاتە دۆخەکە کۆنتترۆل ناکرێت ئێمە لەو سەکۆیەوە هۆشداری دەدەین داوا لە عقلمەدان دەکەین دەسوار دام بکەن خوێن نەڕژێنن بەرەو نەچن بەرەو هەنگاوی نادیار بەرەو شەری ناوخۆ هەنگاو نەنێن چووکە ئەمە ئەم هەنگاوە هەمووان دەسووتێنێت کەس سەرکەوتو نابێت تێدا ڕوتی سەدەر چوارچەوەی هەماهەنگی هیچ لایەنێک براوە نابێتە ئەوەی پێم ماوەیەکەوە ئێمە لە بەردەم ئەم کێشانەدا ئێستا عێراق هەنگاوی خێرا دەنێت بۆ گەڕانەوە بەرەو گەڕانەوە بۆ ژێربەندی حوتی نەتەوەی گرتوەکان ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئەم کێشە و ئاڵۆزیانەدا هەموو لایەنەکان کە شکستیان هێناوە کە ویستیان چارەسەر بدۆزێنەوە جنین پلاسخارد یاخود باڵوێزی یەکێتی ئەوروپا لە بەغدا ئەویش لە هەمان کاتدا کۆبوونەوەی هەبوو لەگەڵ لایەنەکان کە ویستی کۆبوونەوە بکات ویستی چارەسەرێک بەڵام هەمووان پێداگری لەسەر داواکاریەکان دەکەن ئەویش بابەتی پێکەنانی حکوومەتێکی کاتی نەک لە ڕەتوی سەدەرەوە نە لە چوارچەوەی هەماهەنگیەوە ئەمە ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردننیی پێشوەختە هەل هەمان کاتدا بابەتی دەستور هەمواری دەستور تاوتێ بکرێت بابەتی گۆڕینی کۆمیسیۆن تاوتێ بکرێت پێم وایەکەوە هەفتەی داهاتوو ئەگەر هاتوو ئێمە دۆخەکە بە سەلامەت تێنەپەڕێنین ئەوە کاتە ئێمە نکۆڵی لەوە ناکەین جارێککە هۆشداری دەدەم لەم سەکۆیەوە هەفتەی داهاتوو زۆر مەترسیدارە بۆ عێراق زۆر باشە بەڕێز عابد ئێوە ئاماژەتان بە هەڵبژاردننی پێشوەختە کرد حکوومەتێکی کاتی و هەڵبژاردننی پێشوەختە پێت وانێ ئەگەر هەڵبژاردننیش بکرێت لەبەرەوەی دەسەڵاتدارانی عێراق هەمان دەسەڵاتدارن هەمان سیناریۆ دووبارە نابێتەوە بەڵێ بەدڵنیاییەوە زۆر کێشە هەن کە ڕوودەدەن یەکەمیان ڕوتی سەدەر لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە لەگەڵ بوونی مستەفا کازمی چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە بەڵام بەبێ بوونی مستەفا کازمی و حکوومەتێکی نوێکە مستەفا کازمی تێدا ڕۆڵی نەبێت ڕوتی سەدەر لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە لەگەڵ هەمان یاسای کۆمیسیۆنی ئەو یاسای هەڵبژاردن چوارچەوەی هەماهەنگی داوای گۆڕینی یاسای هەڵبژاردن و تەنانەت کۆمیسیۆنیش دەکات بۆیە دیدگاکان جیاوازن لە هەمان کاتدا ئێمە ئەنجومەنی نوێنەران ئێستا پەک خراوە ئایا چێ کۆمیسیۆن ڕادەسپێرێت چێ یاسایی هەڵبژاردن دەگۆڕێت ئەگەر هاتوو پەرلەمان کۆنە بێتەوە ئاگەر هاتوو پەرلەمانتاران کۆنە بنەوە چی ئەم کارە دەکات ڕوتی سەدەر بەدڵنیاییەوە ڕێگە بە چوارچەوەی هەماهەنگی نادات کەوا بێت پەرلەمان کارە بکاتەوە لە هەمان کاتدا ئەگەر هاتوو ئەوان هاتن بۆ پەرلەمان ئەو کاتە چونکە سەرۆکۆمار هەڵدەبژێرن و محەمەشی سوودانی دەکەنە سەرۆکوەزیران بۆیە متمانە لە نێوان لایەنەکاندا ئێستا نەماوە بەڕاستی بۆیە من پێشبینی ئەوە دەکەم کاتێککە هۆشداری دەدەم عێراق لە بەردەم دووریاندایە دوورانێکی مەترسیدار ئێمە لە بەردەم دۆقێکی زۆر ئالۆز دەین گەڕانەوە بۆ دواوە نییە لەبەر ئەمە هۆکارانی کە ئێمە گەیشتن بەم دۆقا ئەو لایەنە سیاسەتێکا پێگەیشتن خاڵێکی دیکەی گرنگ ئەوەیە ئەگەر هاتوو هەڵبژاردننی پێشوەختە کرا ئایا تەواوی لایەنە سیاسەکان دان بە ئەنجامی هەڵبژاردنەکان دەنێن یان ئەوە جارێکی دیکە دژی ئەنجامەکان دەوەستنەوە ئەو هەڵبژاردنەی کە کرا چێ گومانی لێ کرد چێ گومانی لێ هەبوو چێ قبولی نەکردا چوارچەوەی هەماهەنگی بوو کە ڕازی نەبوو خۆپشاندانیان کرد خۆپشاندانیان کرد ئەنجامی هەڵبژاردنەکان ڕازی نەبوون ئەمە چوارچەوەی هەماهەنگی بوو ئەمە دوو پاتی دەکەینەوە دووپالەوە دەکەینەوە کە جارێکی دیکە متمانە لە نێوان لایەنەکانتان نییە زۆر باشە بەڕێز عابد لەم حاڵەتەدا هەر یەک لەم دوو لایەنە ئەگەر تۆزێ بە ڕاشکاوانش قسە بکەین هەم تیاری سەدری هەم چوارچەوەی هەماهەنگی هەر یەکێ لەم دوو لایەنە ئەگەر هاتوو پاشەکشەی کرد لە ڕووی سیاسیەوە مەرجی سیاسی ئەو لایەنە ڕانەگەیەندرێت لە ڕاستیدا چوارچەوەی هەماهەنگی ئەوان خۆیاندا بەش بوونە لەێ خۆیاندا بەڕێز حەیدەر عەبادی و فالح فەیاض و بەڕێز هادی عامری و ئەمانە لەگەڵ سەدرندان بۆ بابەتی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئەوەی کە ناڕەزایەتی هەیە نوری مالیکیە ئەو قەیس خەزاعلیە لە هەمان کاتە ئەمار حەکیمیش لە هەمان کاتدا چوارچەوەی هەماهەنگی ئێستا دابەش بووە ئەوان کۆک نین هەمویان لە نوخۆیاندا تەنانەت ئەوەی کە بەشێک لە بەیاننامەکان دەردەکەن لە چوارچەوەی هەماهەنگی دەبینیم کەوە لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی بەیاننامەکان ڕەت دەکەنەوە لە نێوخۆیاندا پێیان دەڵێن ئەمە نوێنەراتی ئەوان ناکات ئەمەش چی دەگەێنێت کە دابەشبوونێکێ لە نێو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیدا بەڕێز عابد دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە لە سەد ساڵی ڕابردوودا عێراق هەر نەبوو بەو دەوڵەتەی کە پێی بوترێ دەوڵەتی هاوڵاتی گەلی عێراقیش دروست نەبوو ئێستاش عێراق لە لێواری پێکدادانایە
بەڕای تۆ بۆ چارەسەرکردنی هەموو ئەم کێشانە باشترنی عێراق ببێتە سێ دەوڵەت، دەوڵەتێ بۆ شیعە، دەوڵەتێ بۆ سوننە، دەوڵەتێ بۆ کورد، بۆ ئەوەی کۆتایی بەم گرفتانە بێت. بۆ ئەوەی کە قسە لەسەر دابشبوون نەکەین بە باسی هەرێمەکان بکەین. عێراق بەرەو هەرێمەکان بڕوات سێ هەرێم ئەو سنتەریش بەغدا بێت بۆ سێ هەرێمەکە بەم شێوەیە قسە دەکەین. ئەو کات تا عێراق دەتوانین ڕزگار بکرێت، خزمەتگوزاری پێشکەش بکرێت، دەسوەردان نەبێت، لایەنە سیاسەکان دەسوەردان نەکەن. ئەو کات تا بوونی میلیشیاکان نابێت تەنانەت بابەتی لە باسی نینەوە، پارێزگا سونیەکان، ئێمە پاسەوانی هەرێممان هەبێت کە ئێمە ئێستاکاری لەسەر دەکەین بۆ ئەوەی کەوا شارەکانمان بنیاد بنێنەوە کە بەهۆی داعشەوە وێرانکران، بۆ ئەوەی کەوا بڕیارەکان بەم شێوەیە بن کە تاوکە ئێستاش ئەو پارێزگانە بەدەستی میلیشەکاندا و بەدەستی حیزبە دەسەڵاتدارەکاندا و بەدەستی ئەو حیزبانەیەکەوە بەشداری هەڵبژاردن دەکەن و براوە دەبن بەهۆی پارەی دزیەوە. پێمان وایە کەوا عێراق ئێستا پێویستی بە دەسوەردانی نەتەوەی گرتوەکان هەیە. ئەم لایەنە سیاسیانە لە یەکەم حکوومەتەوە کە پێکەین لە ساڵی 2023 تاوەکو ئەم ساتە شکستیان هێناوە. ئەمە نەک تەنها قسەی من نییە، بە قسەی تەواوی عێراقیەکان، تەواوی وڵاتان ئەم حکوومەتانە شکستیان هێناوە. ئەوان پیاوی دەسەڵات نین، بەڕاستی بۆ حکوم شیاو نین، شاوی حکومڕان نین. ئەوان عێراقیان بەم دۆخە ئەنگیان 1500 میلیارد دلار لە 2023 تاوکو ئێستا ئەمە پارەی و داهاتی عێراقا. بەڵام دەبین ڕۆڵەی بەسرە و ناسەڕیا، کارەبا و ئاوی نییە، نەخۆشخانەی نییە، ئاوی پاچی بۆ خواردنەوە نییە، مانگانە پارەی داهاتی عێراق دەگاتە زیاتر لە 10 میلیارد دلار. ئایا ئەم داهاتە بۆ کوێ دەڕوات؟ یاسای ئاسایشی خۆراکە پەرلەمان دەنجی بۆدا چێ ئیستیفادەی لێ کرد؟ چێ سوودی لێبینی؟ ئایا هاوڵاتی سوودی لێبینی؟ بێگومان داهاتی عێراق بەرەو گەندەڵکاران دەڕوات. میلیشیەکان دەیبن، ئەو میلیشیانی کە لە سووریا، لە یەمەن هەن، لە لوبنان هەن، هاوڵاتی عێراقیش بازەکەی دەدات و عێراقی هیچی نییە، خزمەتگوزاری نییە، داوای کارەبا و ئاو دەکات. بۆیە من بە دووری نابینم کەوا لە داهاتووی نزیکدا دەسوەردانێکی نەتەوەیەکگرتوەکان هەبێ بۆ ئەوەی دۆخەکە پرۆسەی سیاسی لە عێراقدا ڕاست بێتەوە، دەست بە پرۆسەیەکی سیاسی نوێ بکرێت، چونکە ئەم سیستەمە سیاسی حکومڕانیە ئێستا داڕخاوە. بەڕز عابد ڕەنگە ئەمە دوا پرسیاریش بێ، ئەگەر پرسیاری تری بە دووادانەیە لەسەر قسەکانی جەنابتان باسی ڤێنناتان کرد، ڕێکەوتنەکانی ڤێننا ئەگەر هاتوو ئەو ڕێکەوتنە سەری گرت، دەستێوەردانەکانی ئێران چۆن دەبینی لە عێراقدا؟ بۆ خۆ دەزانی ئێران باڵە دەستە لە عێراق. بەڵێ لە دوو هەگەردا کاریگەری لەسەر عێراقی. ئەگەر هاتوو ئەمریکا و ئێران ڕێکەوتن، بێگومان ئەمە کاریگەری خۆی دەبێت. ئەگەرچی دانوستان هەیە لە نێوان ئێران و سعودیا، لە نێوان ئێران و وڵاتانی دیکەدا، لە نێو ئەو مەرجانە هەیە سعودیا و وڵاتانی دراوسێ و ئەمریکا لە هەمان کاتدا کە ئێران دەستی خۆی لە میلیشیاکان بکشێنێتەوە. ئەمە چی دەگەێنێت؟ ئەمە ئەوە دەگەێنێت کە میلیشیاکان پێیان وایەکەوە ئەوەی کە خاوەنددارێتی لێ دەکات لە دەستی داوە لە نێوان ئەمریکا و ئێراندا. بۆیە دەبینین ئالۆزی زیاتر لە عێراقدا ڕوودەدات. ئەگەر هاتوو دانوستانەکان شکستیان هەیە، ئەو کاتە ئێمە پێمان وایە ئێران عێراق دەسووتێنێت بە عێراقیەکانەوەش خۆیەوە بۆ ئەوەی کەوا فشار لە ئەمریکا بکات لە پێناو ئەم دۆسیەدا. زۆر باشە، زۆر بەڕێز غانم عابد، شارەزای سیاسی، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، سپاس بۆ ئێوەمان دوومان کردن. شەوتان باش.